بەڕێزان ئەمڕۆ باس لەم بابەتی ئەمڕۆمان باز لەوە بکەین کە تەنکی سەربان کە چ زیانێکی هەیە ئاویتیا هەڵ ئەگریت کە پێویستە تۆ ئاوی خواردنەوە کە لەم تەنکیانە هەڵ ئەگریت کاتێک بەلایانی کەمەوە 6 مانگ جارێ پاشی بکەیتەوە. ئەمڕۆ باسی ئەوە بکەین کە خۆتان بە چاوی خۆتان ئەیبینن کە کاتێ ئەم تەنکیانە پاکێت تۆ چ پیسێکی تایە لە ئەگەر سەیری بکەین ئەم تەنکیانە بێ سەری داپۆشێت بۆ نایلۆنێکی بدرێ بەسەرە، بەڵام زۆر لە ماڵەکان سەریدا ناپۆشن کە مێش و مەگەز خۆڵی تێچێ، هەروەها ئەو ئاوەی کە بۆمانێت لە هەندێک لە وەرزەکانە کە باش فلترێشنی بۆ ناکرێت وان تەسفێ ناکرێت، قەوزە لەگەڵ خۆیان هێنێەوە، هەروەها مەوادی تر لەگەڵ خۆیان هێنێ. لەبەرەوە ئێمە ئەبێ ئاوی خوارد ئەو ئاوانەی لە ماڵەکانمانە ئەی خۆینەوە تکایە ئەم تەنکیانە بەکارهێنن بە تایبەتی لە وەرزی هاوینە، بەڵکو محاولە بکەیت کە کاتی ئاوی بێتەوە ئاوی بەلۆعەکانتان لە کۆنتەینەرێکە هەڵیگرن، لە تەرمۆزێکە هەڵیگرن بیخۆنەوە، چونکە ئەم مادە ئەمانی ئەم تەنکیانی ئەم مادانی لە دروستکراوە بەڕاستی کواڵەتی نییە، خۆی بێ ستیلیان گەڵڤەنایز بێت، چونکە لەبەرەوەی ئەم مادانە لەگەڵ خۆیە ئەو ئاوە لەگەڵ ئەم مادانە کار بێتە هۆی ئەوەی کە تخمی نیکل و هەروەها زینک و هەروەها ڕوساس و خۆشم واتە و ئاسن، ئەمانە کە توخمی زیان بەخشنێتە ناو ئاوەکەوە. لەبەرەوە هەروەها دەرکەوتۆ لەو توێژینەوانە بە زیادبوونی پلەی گەرمە ئەبێتە هۆی ئەوەی کە کالێشی نێوان ئاوەکە و تەنکیەکان زیاد بێت، هەروەها بەکتریا زیاتر بێت لە وەرزی هاوینە و ئەو کلۆری کە تێی ئەکرێت چالاکیەکەی کەم بێتەوە. و هیوادارم داواکارم لە هاوڵاتیان کە ئەم تەنکیانە زوو پاک بکەنەوە، وەکو خۆتان ئێستا بە چاوی خۆتان ئەیبینن کە پاشەکەین و ئێمە دوو تەنکیمان هەیە، یەکێک لە خوارەوەیەکێ لەسەرەوە، ئەیبینن کە چۆن چ مادەیەکی زیان بەخشی تایەوە چۆن پیس بووە. وتکا لە هاوڵاتیان ئەەکەم کە بە هیچ شێوەیەک بۆ یاخی ناو تەنکیەکانیان نەکەن، چونکە ئەمانەش توخمی زیان بەخشی تایە. بە زۆر سوپاس. بەڕێزان بە چاوی خۆتان ئەو مادە پیسانە ببینن، قەوزە و خۆڵ ئەبینن، ئەمە هەمووی لەو تەنکیەوەیەتە دەرەوە. لەبەرەوە هیوادارین کە ئەم تەنکیانەتان زوو پاک بکەنەوە بۆ ببینین ئەم هەموو مادە قەوزەیە کە هێتە دەرەوە، قەوزە و هەروەها ئەو کلۆری کە تێکن و ئەنیشێ خۆڵ، کەواتە پێویستە ئەم تەنکیانەمان زوو پاکەینەوە و سەریدا پۆشین بۆ ئەوەی ئەم مادە زیان بەخشانە لە ناو ئاوەکانمانە نەمێنێت. ئێستا بە چاوی خۆت ئەو مادە پیسانە ببینە کە لەژێر تەنکیەکە هاتوونەتە دەرێ و ئەمە نمونەیەکە کە کردومانەتە دۆلکەیەکەوە، بەس سەیری ڕەنگی ئاوەکە بکە کە چۆن زەرد و قاوەیی بووە، کە ئەمەش ئەم پێکاتانی تایەتی ئەو مادە ئۆرگانیانە کە لە شوێنی پاڵاوتکەکان بە پاشی نەپاڵێوراوە، هەروەها ئەو ژەنەی کە تەنکیەکە ئەیگرێت کە بەهۆی ئەوەی کە مادەی کە ئەم تەنکیانەی لێ دروستەکرێت شێوازێکی ستاندەر نییە، و هەروەها بەداخەوە یەنە کوردستانەوە کە بێ کواڵیتی کۆنتڕۆڵ و ئەمەش ئەبێتە هۆی ژەنگ هێڵهێنانی بۆ ماوەیەکی کەم. لەبەرەوە پێویست دەکات کە تۆ ئەمە بە هەندوەر بگریت و بزانی کە ئێمە ئاوەکانی خۆمان کە بۆمانێت لە ماڵ لە ڕێبەرایەتی ئاوی سلێمانی ئەگەر بەباشی بیپارێزین لە شوێنی باشە ئەشێ بۆ خواردنەوە هیچ کێشەیەکی نییە، بەڵام کێشەی ئێمە هەڵگرتنی لەم جۆرە تەنکیانایە و بێ ئەوەی بزانین کە چی ئەگوزەرێ لەناو ئەم تەنکیانە و هەست دەکەم کە ماڵی وا هەبێت بە ساڵ 2 ساڵ 3 ساڵ ئاگای لە تەنکیەکانی نەبێ کە چ مادەیەکی پیسی تیا کۆبۆتەوە، لەبەرەوەی سەریدا نەپۆشراوە، هەروەها کواڵەتی تەنکیەکە باش نییە، هەروەها ئەو ئاوەی کە بۆمانە 100% تەسفێ نەکراوە. کەواتە پێویستە کات هاوڵاتی بەڕێز ئەم جۆرە پاکردنەوانە وەرزی بێ، هەر 3 مانگ جارێتەوە ئەنجامی بدەیت. ئەمە دوای تەواوبوون ئەمە ژێری تەنکیەکە ئەبینین ئەم هەموو پارچە ژەنگە کە لە ئەنجامی ئەوەی وتمان تەنکیەکان کواڵەتی نین، ئەمە هەمووی ژەنگە، واتە ئەو ئاسنەی کە هەیەکی گرتووە لەگەڵ ئۆکسجنی ناو ئاوەکە ئەمەی پێکهێناوە و دوایی ئەبینین کە ئەمانە هەمووی زیانی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ، وەکو باسمان کرد کە
ئەم توخمانە چ زرەیەکی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ بە چای خۆتان بیبینن. ئەمە نزیکی 100 گرام ئەبێت کە بۆ تەنکیەک 3 مانگە پاک نەکراوەتەوە. اینجا ئەبێت ئەگەر تەنکیەک ساڵێ بێ یان 2 ساڵ بێ پاک نەکرابێتەوە چی ئەگوزارێت.